ڕاستیدا ئەتوانم بڵێم هەندێکیان باشن و هەندێکیان باش نین، زۆربیان بۆ خۆ دەرخستن کاری هونەریەکەن. ئاوازی تورکی و فارسی ئەوانە دەرن، هیوادارم ئەو کارە نەکەن. ئەوان زەحمەتێکێکێشن با زەحمەتەکەیان بەبا نەچێ، بتوانن خشتێ بخەنە سەر ماڵی هونەری کوردی و خانمەکانیش. لە ڕاستیدا ڕخنێکی زۆرم لیان گرتووە، لێشیان ئەگرم، هەرچەند من خۆشحاڵم کە دێنە بواری هونەری. بەڵام هەرتا ئەمڕۆ ئێوە ئەو توێژە لەگەڵ مناکەن خانمان گۆرانی پیاوە ناڵێن، هەستی پیاوانە ئەدەنە کۆمەلگا، شعری پیاوانە ئەخوێن. ئەمە شتێکی باش نییە. هەندێک جار هەندێک کەسەڵێ نەزمێ غوڵامی لیباسی پۆشتەوەی نەکاتە بەری و باسی کرێکارەکە. شرت نییە، من دڵ حەسابە، مێشک حەسابە، من دڵ و مێشکم لەلای چینی کرێکارە. بۆ نمونە من باشترین گۆرانیم بۆ کۆڵبەر کردووە کە شارەکەشی هی خۆمە لە ڕاستیدا. ئیسەش دڵم بۆ کەسانە لێدا